وەکو پێشتری ئاماژەمان پێدا باز لەو لە بەستنی و هاوپەیمانی سێخۆڵیەی سەدر و سونە و پارتیەکەین کە هاوپەیمانتیکیان پێکەناوە و ناوە ڕزگاری نیشتیمانی و هەروەهامانەی باز لەوە بکەین کە مشتومڕی زۆر لە عێراق ئەم هاوپەیمانیتە مشتومڕی زۆری لە عێراق بە دوای خۆی داهێناوە. بەڵێ مهرەبان باس و خواسێکی زۆری بەدوادا دەکرێت و باز لەوا کرێت کە پێکێنانی حکوومەتی جاهاتوی عێراق ئەگەر بەم شێوەی ئێستا من ملانە سیاسەکان بەردەوام بن ئەگەری دواکەوتنی هەیە و لە ئەگەری دواکەوتنی پێکێنانی حکوومەتیش بۆ شایەکی سیاسی گەورە لە عێراق و دروستە بێت و کاریگەری خراپی بۆ هەرێمی کوردستانی شەبێت. هەم لە ڕووی سیاسیەوە کاریگەری نەرێنی لەسەر سیاسی عێراق و هەم هەرێمی کوردستانیش دەکات و لێکەوتەکانیشی بەم دوایانە چەندین جار دەرکەوتووە تایبەت بەم بابەتە میوانمان دەبێت. بەڵێ بۆی بزانین تا چەند ئەم هاوپەیمانی سێقۆڵیە کاریگەری لەسەر داهاتووی کورد دەبێت چینە لای میوانەکەمان کاوە تەیب مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کاکاوە بەیانیت باش بێت و سڵاوت لێ بێمێ بپرسم کاریگەری بەستنیم هاوپەیمانی سێقۆڵیە بەتایبەت کە لایەنێک لەلایەنەکان کووردە و بۆ کاریگەریەکەی بۆ داهاتووی هەرێمی کوردستان و کورد بە سەنگی کورد لە بەغداد لە ئێستادا چۆن خوێندنەوەی بۆ ئەکرێ؟ سلااو لە ئێوە بەیانی بینەرانتان باش ئەمن دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم کاتکو یەک لە کەناڵەکانی وابزان BBC بوو ئێمە دانیشتی بوون بە دیارەوە مقابلەیەک لەگەڵ جەنابی مامجەلال کرا گوتیان ئەمریکا نیازی ڕوخاندنی ڕژێمی هەیە ڕەئی ئێوە چۆنە پێشبینی دەکەن بە ڕوخانی ڕژێم ئەویش یعنی بە قسەی جوتکارێکی هێنایەوە باسی لەوە کردوتی لای ئێمە جوتکارێکە بوو کان گوت تۆزێک فەقیر حاڵ بوو گوتیان ئەرێ بەراس هێلکە دەکا یان بەچکە دەکات ئەوی وڵا دەعباشی گەورەیە جاری وایە بەچکە دەکات جاری وایە هێلکە دەکات ئێمە گوتی شانسی ئێوە گوتی لەوانەیە شانسی ئێمە ئەمجارە هێلکە بکات تۆ باش هات خوێندنەوەی جەنابی مامجەلال واقعی بوو کە دەیزانی ئەم جارە کە کۆتایی ڕژێمە و چۆن پێشبینی کردبوو لە نەوەتەکان بە عێراق وێرشی کوێر دەکات وە بەشێک ڕزگاری گەلی کوردی بەدوادات بۆیە زوو کەوتنە خۆیان کۆی لایەنە سیاسیەکانیان خۆ کردەوە نەک لایەنە سیاسیەکان بووە شوێن و مۆڵی کۆی مەعارەزەی عێراقی ئەو کاتە کوردستان و لەوانەیە فەزلی بۆ گەورەی بۆ جەنابی مامجەلال بگەڕێتەوە بۆیە باش هات و نووسینەوەی حکم و دەستور بووە هۆکاری ئەوەی بەشێکی زۆر وێڕای کەموفڕیەکان مافەکانی گەلی کوردی تێدا بچەسپێن بێت ئەوە بۆ ئەو کۆناغا و هەندێک بۆ گەڕانەوەی مێژووی عێراق زەرورە بۆ ئەوەی بە چاوڕوونیمان هەبێ بزانین ئەو هاوپەیمانیە باشە یان خراپە ئێمە دائیمەن قسەیەک هەیە سەرکەوتوەکان ئەوەی خاڵی سەرکەوتنی خۆیان دووبارە دەکەنەوە بۆیە هەمیشە سەرکەوتن وە شکست خواردوەکان خاڵی شکستی خۆیان دووبارە دەکەنەوە بۆیە هەمیشە شکستن ئێمە گەلی کورد لە مێژ بوو چاوەڕێی ئەو بارودۆخەمان دەکرد بەڵام دەرفەت هەبوو نەتوانناوەک ئەو دەرفەتی دواتر بخۆزرێتەوە لەوانە لە 63 ئەوەی کە پارتی دەتوانێت دوای گەڕانەوە و دوای هاتنی قاسم بۆ سەردەسەڵات و دواتر کۆمەڵێک ڕێککەوتن وەک کورد و پارتی دیموکراتی ئەو کاتە ڕێگای پێ دەدرێت دیارە وەک پارتێک کە هەمویان لە چارچەوەی بەرێت بەڵام بۆ ئەو کاتەش دەبینین خوا خۆش بوو مستەفا بارزانی دەبێتەوە کاری ئەوەی بەدەر لە مەکتەبی سیاسی پارتی و ئاگداری ئەوانە ڕێککەوتنێک لەگەڵ ئەو کاتەی عەبدولسەلام عارف کە بەڕێککەوتنی مشیر بارزانی بەناوبانگە دەبێتە هۆکاری ئەوەی مەکتەبی سیاسی بەدەنگ بێ باز لەوە بکەن ئیتفاقیەکەتان لەسەر چیە ناوەرۆکی چیە دیارە هیچ ناوەرۆکێک نابێت بەس ئەوەندە هاتووە لە ناوەرۆکی ئیتفاقیەکان ئەگەر یەک تۆز مەجالم بدەی خوا عالم و ئاگدارە بەوەی ڕێککەوتن دەکرێت ئەوان جووا دەزانن ژێربەژێر کۆمەڵێک بەند هەیە بۆ گەلی کورد هیچ بەندێک نەبوو فقط ئەو کاتە بۆ تەسویاتی لایەنێک و مەکتەبی سیاسی ئەوە بوو برینی ئەو تاگڕەویەی دەسەڵاتی ئەو کاتە کۆمەڵێک شەڕی ناوخۆیی و لێکرازانی پارتی بەدواداهاتە تا حەفتا زارشکەیەکی گرتەوە ئەنجا بەهۆی یەکگرتنەوە بەیانی ئازاری لێشین بووە بۆیە ئەو داواکاریانەی کە داوا دەکرا لەو کاتی پارتی هەمان دوای تەسویاتی مەکتەبی سیاسی ئەو داواکاریانە بوو دیسان بینی خۆشیان پێکەوە ئەوە بوو کۆمەڵێک ئالۆزی بەدوادات بۆیە ئێمە هەردوو ڕوودا پێکەوە بەستانەوەی هەردوو ڕوودا و دەبێتەوە کاری ئەوەی دائیمەن
مافی کەمایەتیەکان و بە تایبەتی ئەو واقعی بۆ کورد و دابەشبوون بۆ ئەو پارچەیە باشە باشترین دەرفەت 2003 بوو کە بە کۆدەنگ بەرهەم و بەرەنجامی هەبوو بەڵام ئەوەی بەڵێ باشە بە شێوەیەکی گشتی با بڵین لە ڕابردووشدا هەروەکو خۆت ئاماژی پێدەدەی لایەنە کوردیەکان و بە تایبەتر کورد لە پێشتردا لە عێراق ڕۆڵی نێوەندگیری بینیوە بەڵام ئێستا دەبینیت لایەنێکی سیاسی یان ڕێککەوتنی لەگەڵ دوو حیزبی دوو لایەنی سیاسی عێراقیدا کردووە کە ئەمەش نیگەرانی بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکانی عێراقی لێکەوتوتەوە ئەم نێوەندگیریە کە ئێستا پەراوێز خراوە لەلایەن لایەنێکی سیاسی و کاریگەریەکەی چی دەبێت؟ کاریگەریەکەوەی یەکەمیان ڕێککەوتنەکەی ئێستا نیە پێش هەڵبژاردنەکان باسی ڕێککەوتن و نزیکبوونەوەی نێوان سەید موقتەدا سەدر و پارتی دموکراتی کوردستان دەکات کە چۆن دواتر حکوومەت تەشکیل بکەن دیارە ئەمە کۆمەڵێک ڕاهەندی هەیە بە دەرێ لە پرسیارەکانیەوە یەکجار هەردوو لایەن دەیانەوێ غێر مباشردان بەوێ بنێن کە یەک لە مەرجعیەتی شیعە سەید سەدر بێ و مەرجعی کورد بارزانی بێ دەبێتەوە کاری ئەوەی دائیمەن مەرجع بە بڕیار دروست ناکرێ بە سروشت و بە تەبیعەت دروست دەکرێت خاڵی خراپی ئەوەیە ئێمە قەزیەیەکی نیشتیمانی ئەگەر پێشتر وەک کورد تعامل لەگەڵ قەزیەی کوردستان و هەرێمی کوردستان دەکرا بە هۆکاری ڕێککەوتن وەک پارت دابەزی بۆ ئاستی کەس و پارت یعنی تعاملەکە لەو ڕادەیە بەدەرێت چۆن ئێستا حەق بە خۆت دەدەیت کە ماڵی شیعی و ماڵی سونی ڕێکخستنەوەی هەموو ئەوانە بکەیە دەرەنجام ئێستا بە هۆکاری ئەو ڕێککەوتنە دوو دیاردە دوو دەرەنجامی خراپی لێکەوتەوە یەکان ناتەبایی دروستکردن بوو لە ماڵی شیعە یعنی بووە هۆکاری ئەوەی سەید سەدر بەو ڕێککەوتنە بێمنەت بێ ئەو دروشمانەی کە بەرجی دەکردەوە دووەمیان بووە هۆی لێکرازانی ماڵی کوردی کەواتە بە دەربوو لەو حکوومەتی سازانەی کە شکلێک دەکردووی هەیە لە 2003 تا ئێستا کە باسی حکوومەتی زۆرینە دەکەی حکوومەتی زۆرینە دائیمەن لە قازانجی نەتەوە زۆرەکانی ناودەوڵەتن ئێستا چۆن حەقت بەوەدا ئیتفاقی لەگەڵ بکەیت جارێکی کە دەبێ حەق بەوە بدەی هەموو لایەنی شیعی و سونیەکان بەرامبەر بکرێت هاتەیەکی تری کووردا ڕێککەوتن بکەن کۆی مافەکانت پەراوێز بکەن لێدانە لە بەرژەوەندی و ڕێخستنی کۆمەڵێک هاوسەنگی نێودەوڵەتی کە لە 2003ەوە دەوڵەت و بنیاد و ستراکچەری عراقی لەسەر بنا کراوە لێت قبول ناکەن نەتیجە و دەرەنجامیش موشکبارانەکەی کە خۆتان ببینی لەو هەولێر وە دووبارە هەڕەشەکردنەوە لێدان لە شادەماری ئابووری لە ڕێگای دەوڵەتە بەڵێنیەکانەوە کاکاوە پێت وایە بە ئەم بەستنیم هاوپەیمانە سێقۆڵیە سنگ و قورسایی کورد لە بەغداد زیاتر دەکات یاخۆت بە پێچەوانەوە کەمی دەکاتەوە لە بەغدادا نەگەوە ئەوان خۆیان ئێستا ئەوەی تەمەنایان دەکرد کە لایەنی سێقۆڵی و لە لای سەید موقتەدا سەدر باز دەوە دەکات کورد ڕێککەوتوو بێ و یەکگرتوو بێ لەسەر کاندیدی خۆی یەک باسمان لەوە کرد قەزیەی کوردی لە ئاستی ئەگە پێشتر وەک نەتەوەیی وەک هەرێمێکی دیفاکتۆ دانی پێدادەندا سەنگی کورد لەو چوارچێوەوە بە پێی ئیتفاقیە 13 خاڵیەکەش لە ئاستی نەتەوەییدا دەبەزێ بۆ ئاستی پارتێکی سیاسی و قەزیەکە بچووک دەکرێتەوە لە کۆمەڵێک خەڵک یعنی وەک نەتەوە لێرە زیانێکی گەورە و مەترسی گەورە لەسەر دەرەنجامی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات کە بەوەی لایەنەکانی کە ئۆتۆماتیکی دژایەتی کیانی هەرێمی کوردستان دەکەن باشە کاکاوە پێ دوانیە پارتی هەموم ڕاستیانە ئازانە بەڵام لەگەڵەوەشدا واز ناهێنێت لەوەی کە دژایەتی لایەنەکانی تری کورت بکات بە مەبەستی تەنها لەبەرەوەی دەیەوێت پۆستێک بەدەست بهێنێت ئەوە ئەگەر مێژووی پارتی دیموکراتی کوردستان بخوێنێەوە یعنی هەمیشە بەرژەوەندی حیزبی خۆی لە پێش بەرژەوەندیەنەتەوەیەکان خست بۆیە ئەو حالەتە بۆ ئەوەی نەخۆی بتوانێت پێشەنگایەتی تەواو بکە و نەت بتوانێت خەڵکی کەش هاوبەش و شەریک بکە چونکە ئێمە لە مێژووی مرۆڤایەتی یان نزیکتر لە مێژووی نەتەوەکانی کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی پەڕینەوە بۆ بە قۆناغی دەوڵەت بوون شقێک شتێکی بناغی شتێکیاندانا گچکەترین و کەمترین ڕێی فەرامۆژ نەکرا هەر لە دامەزراندنی ئەمریکا 13 ویلایەتە یەک ویلایەت
لە دامەزراندن و دانپێدانانی دەستور ڕازی نەبوون هەمویان ڕاگرت نیانێش لە هۆڵی کۆبوونەوەکانی نووسینەوەی دەستور بچنە دەرەوە حتا هەمویان ڕازی بوون بە ڕەزامەندی خۆیان نەک بەهێز و توندوتیژی بۆی ئێستا دەبینی کۆنتترین دەستوری نووسراوەکە خۆی مابێتەوە ئەو بناغەی لێ دەچوو هەموو ئەوانەی کە نەک هاوسەنگێکی خۆت هاوخەباتی خۆت و خاوەنی قوربانیەتی زۆر بتەوێت فەرامۆژ بکەیت و دواتر متهانی بکەیت و پاڵیشی پێوە بنەی کە ڕێکیش کەوتی پێکەوە بەشداری دانووسانەکان بکەیت دوایی لە بنەوە کۆمەڵێک ئیتفاقیاتی ژێر بەژێر بکەیت و بشزانی هەیمەنەی ئەوەیە دیسان باز لەوە دەکەم ئێمە هەموو ئەو تەجروبە کۆنانە دائیمە شکست خواردوانەی کە هەیە نەتوانراوە سوود لەو ئەزمونە ڕابردووە وەربگیرێ بۆیە بە هەمان شێوە و ستایل دەچنەوە ناو هەمان ڕێککەوتن و ئیتفاقیاتەوە بۆ پاراستنی وەمانەوەی حەزمی پارتێکی سیاسی. کاکاوە دیارە لەم ڕێککەوتنەدا کە لایەنێکی کوردی لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکان خودو لایەنی سیاسی عێراق کردوێتی بە وردی باز لە بەدەستێنانی مافەکانی کورد نەکراوە ئەمە چ کاریگەریەک دەبێت بە تایبەتی با بڵێن قوتی خەڵک ناوچە دابڕێنراوەکان ئەمانە بەڕوونی یاخود بە وردی باز نەکراوە لەو ڕێککەوتنەدا کاریگەریەکانی چی دەبێت لەسەر مافی کورد؟ کاریگەریەکانی ئەوانە وەک کورتیچ کە تەعاملی لەگەڵ ناکرێت چونکە کە بووە دنیای هەڵبژاردن لەوانەیە پارتی بەرامبەر ئێستا بارودۆخەکە لێ تێکداوە جارێککە ببێ بە زۆرینە بە هیچ شێوەیەک مشارەکەی پارتی بەرامبەری کە دوو ڕۆژکە لە بەرەو دژایەتی بۆ مشارەکەی پێنەکە جگە لەوە خەتەری باز دەنووسین و تعدیلی دەستور کراوە چونکە بە ئاسانی نێودەوڵەتی هەیە لە نووسینەوەی دەستور باشی دەستور بە هەموو کەم و کورتیەکانەوە ئەوەیە کۆی پێکاتەکان بەشێک لە مافەکانیان تێدایە کۆی پێکاتەکانی پێشتر ڕازی نەبوون 100% لە نووسینی دەستور چونکە ڕۆڵی کوردی تێدایە ڕۆڵی شیعی تێدایە ڕۆڵی سونەی تێدایە و ڕۆڵی نێودەوڵەتی و هەرێمیشی تێدایە ئەتوباز لە نووسین و تعدیلی دەستور دەکەیت کە زۆر لێ هێزە شۆفینیەکان مەبەستیانە ئێستا بە خودی وەرەقەیەک دەخێ بەردەستیان و واژۆی ڕێککەوتنێک دەکەیت کە تعدیلی دەستور بکرێتەوە ئەوە یەک لە مەترسیەکانی کەیە کە دیسان وەک باسمان کرد وەک نەتەوە وەک هەرێمێکی دانپێدەنەراو لە توارچێوەی عێراقی فدرالی کە نەیارەکان زۆر پێیان خۆشە هەڵبوەشێتەوە کۆمەڵێک هەڵە بە هەرێمی کوردستان دەکەن و دەشیان ویست بەو بارودۆخە بێ لە نمونەی ڕێفراندۆم و هەتا ئاخیر بە ئێستاش دوایی نمونەی ئەوەیە دەبێتە هۆکاری ئەوەی کۆی هاوسەنگێکە و مافەکانی مافەنەتەوەیەکانی بەدەستهاتووەکانی نووسینی دەستور و هەموو ئەوانەی دەکەوێتە ژێر نەشتەر و ڕەحمەتی هێزێک کە هێزێکی چاودێری نێودەوڵەتی لە پشت نووسینەوەی نابێ بۆ جاری دوم کۆمەڵێک هێزیکە کە ئێستا هاتون دڵنیابە و ئەو مافەی کە گرێنتی کرابوو کە کۆمەڵێک دروشماتی گەورە گەورە لە پشنووسینەوە و دامەزراندنی عێراقەوە هەبوو ئەوانە ئێستا نەمان غیابی هێزە نێودەوڵەتیەکەیە لە گۆڕەپانی سیاسی کە ئەوەی مێژووی عێراقیش بخوێنێتەوە مێژووی عێراق دروستکردنی عێراق خۆی خەیرانە هەمووی کێشەی لەگەڵ یەکدیاتە و لەگەڵ خۆشیان کێشیان هەیە هاوپەیمانی سێقۆڵی ئەو بە حساب چارەسەری سەرۆکاتی پەرلەمانی کرد تەماشا کێشەیەکە لێرە سەر هەڵدەداتەوە بەوەی ناکۆکن لە سەرچۆنێتی ئیدارەدانی پەرلەمان کەواتە چارەسەرکردنی کێشەیەک دووسێ کێشە و قەیرانی کە دوا بە دوایی سەر هەڵدەدات و هەر لە مێژوو دروستبوونی عێراقەوەش هەتا ئێستا دەیان نمونەی لەو شێوەیە بەرچاو بەڵێ کاکاوە وەک دەزانین پارتی کۆمەڵ لە ڕابردوشدا کۆمەڵێک بڕیاری سیاسی داوە کە نەک تەنها بۆ خۆی بەڵکو بۆ بەرژەوەندی گشتیش بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش بە زەرەر شکاوەتەوە ڕوونترین نمونەش بابەتی ڕیفراندۆم بوو کە لێکەوتەکانی تا ئێستاژ لەسەر هەرێمی کوردستان دیارە پێ وایە باشترین ڕێگە چارەکە کورد بیگرێتە بەر لەم کاتەدا بچی بێت ئێستاش درەنگ نەبووە یعنی ناکۆکیەکانی ئێستا بەقەد ناکۆکیەکانی پێشتر لە حەفتایەکان قوڵ نین بەقەد ناکۆکیەکانی دوای شەڕە ناخۆیەکان قوڵ نین یعنی بەوەی دەتوانرێت ڕێککەوتن بکرێتەوە کۆی پێکاتە و هێزە نیشتیمانی و نەتەوەیەکان لە توارچێوەیە کۆ بکرێتەوە ئەوەی هەموو جارێک کە لێیان دەقەومێک و پانگەواز دەکەن و خەڵکەکان دێک کە بارودۆخی هەرێم دەکەوێتە مەترسی هەمان بارودۆخ ئەوان قەت لە نقطەیەکی هێز نهاتین هەموو لایەنەکانی کۆ بکەنەوە بەو ناوەی کە زۆرینەیەک و کۆمەڵێک شەرعەت هەیە باشترین شت ئەوەیە دیسان بگەڕێنەوە سەر ئەوەی هەر پێش دانووسانەکە ئەو لیژنە و نوێنەرایەتی و بە تایبەتی هێزە زۆرەکانی خاوەن کورسیەکان
چونکە بە تاکید ئێستا هەموو نەک هەرێمی کوردستان بەهۆی ئەو ڕێککەوتونە هەموو عێراق دەکەوێتە ئەوەی لە پێشەچی خۆتان باستان کرد بۆ شایە سیاسی و یاسایەکە دروست بووە بۆ ئەوەی هەم عێراق لەو تەنگژەیە دروست بێتەوە و متمانەی هێزە ناخۆیەکان دروست بێتەوە هەمووی ئەو هێزە شەرعیانەی کە هەیە بە پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکومەت ئاگدار بنەوە ئەوانەی تۆزە پێش ئێستا خۆتان باستان کرد هەمومان هەست بە مەترسیانە دەکەین بە هەموو تاکێکی خوارەوەش هەست پێ دەکات ڕەوانەوەی هەموو ئەوانە چونکە مەراحلەکە بەرەو ئالۆستر دەبێت قەزیێ عێراق بەرەو کۆڵانێک داخراوەکە زیاتر دەڕوا و ناتوانرێت ئەو دوو لە سەرسەیە بۆ باسییان دەکرد و بە دوو ڕۆژی کە دێن سەرۆکایەتی کۆمار و وەزیران دووبارە دامەزرێنەوە باشترین حل بەشێک لە چارەسەرەکانەوەی کورد بێتەوە ناو بازنەکەی خۆی وەڕێکەوتن و ئیتفاقیاتەکە بکرێت بۆ ئەوی لەگەڵ بەرامبەر و ئەوانش دەوانێت لایەنە هەماهەنگ هەموو کۆی لایەنە شیعەکان ئەو بارودۆخیان پێ خۆشەوە ئامۆژگاریشمان دەکەن و جوابیشمان بۆ دەنێرن کورد غەدر دەکات کێشەیەکی نەتەوەی هەیە خۆی لە کێشەیەکی مەسهەبیەوە دەگلێنێت. بەڵێ کاکاوە بەشێک لە چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن خوێندنەوە بۆ ئەوە دەکەن کە ئەم هاوپەیمانێتیە درزی تێکەوتووە گەری هەڵوەشانەوەی هەیە بۆ چوونی تۆ لەسەر ئەم بابەتە چییە؟ ڕوونە ئەو هاوپەیمانیەکی کاتیە هاوپەیمانی شەڕی کورسی و بەدەستێنانی دەسەڵات و دابەشکردنی کێکی فەرمانڕەوایی عێراقیە و پێشیان وابوو دەتوانن ئەوانە ئەو دابشکاریە بکەن ئێمە پێشتر ڕێی خۆمان دەربڕی لەو بوارانە و کۆی ئەگەرجێ لە ناوەندە ئەکادمیەکان بگرن و دەزانن زۆر بڕناکە لە دانیشتنی یەکەمە ئەوە هەست پێ دەکرا دائیمەن حکومەتێکی زۆرینە بۆ دەوڵەتێکە کێشە مەسهەبی و نەتەوەکانیان تێپڕان بێ بۆ قۆناغێکی دواتر و تاک و هاوڵاتیان گەشتمنە ئاستی مافی هاوڵاتی لە عێراق نەگەیشت بە ئاستی مافی هاوڵاتی درک بە مەزمونی مافەکانی خۆیان بکە بۆیە چۆن چاوەڕێ دەکرا هەر لە دانیشتنی یەکەم 200 نزیک ئەندام پەرلەمانی تێدایە بۆ دواتر دەبێتە 6 و ناکۆکیەکان زیاتر خۆڵ دەبێتەوە بەو ناوەی ئەگەر بتوانن بۆ کاتیش تێیپەڕێنن خۆشیان ڕێک بخەنەوە بەڵام ناتوانن خەزیە گەورەکەکە دامەزراندنی سەرۆکایەتی کۆمار و ڕاستپاردنی کەسێک و سەرۆکایەتی وەزیران لەو قۆناغە تێدەپەڕێنن کە نەتوانن تێبەپەڕێنن هەندێک کێزی نیشتیمانیشەیە لەو بارودۆخە لەوانەیە بێنە ناو هاوچێشە سیاسیەکە چونکە بە یەک قسە دەبینی گڕ لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و قسەکردن لەسەر هەندێک پیرۆزییان لێدان لە هەندێک لایەنی تری شعی دەبێتە هۆی ماڵوێرانی بەدوا بێ و بە خۆیان نەتیجە و دەرەنجامە کەس دەبین بۆیە بە دڵنیایی ئەو هاوپەیمانیە تا سەر بڕناکە یەک خاڵیکە کە بڕناکە ئەوەی سەید موقتەدا باسی دەکات چەند جارێک لە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان قسەی کردوتی ئەگەر دەزانن شتێک لەکەیەکی لەسەر دەنجی پێمەدەن ئێستا پێدانی مۆڵەت خۆیان باز دەکەن خۆیان ناشارنەوە نیگەرانن لە حالەتی دووەم دیسان دانی مۆڵەت بە توانچەوەی هەمانگی دروستکردنی حکومەت کەس حساب بۆ کەس ناکات جاوەرە دەسەڵات و شوێنکەی خۆ زیاتر تایم بکات لە دەبێتەوە هۆکاری ئەوەی بارودۆخەکە زیاتر بە ئاکارێکیکە بڕوە و ئارامی بەگشتی لە دەست بدرێ بۆیە ئەوە هەموو ئەوانە دەرچی پێدەکەن چەند پەرلەمانتارێک چاوە دڵنیامن بۆ کۆناغەکانی دواتر و ئەو ماوە درێژەش پێدان قەت نەبووە لە دنیا دەستوریەکان بنەما دەستوریەکان بەلا بخەی وە کەسێک ماف و دەسەڵات بدا چووکە ئۆپشنەکانی دواتر کە لە خۆی دەبینێتەوە لە چ دەبێت لە فەراغی ئەوانش قسەی خۆیان دەبێت دابڕی دەستوری و ئەوانە کە ماوەکە کۆتایی هاتی ئەو بۆشایە ئایا دەتوانین هێزەکانی دەرەوە ئەو ببنە بەدیلی ئەو شوێنانەی کە قەراراتی یاسایی تێدا دەردەدرێت ئەوە پرسیارێکە بە تاکید دەبێت وەڵامی ئەوەی ناتوانێت ئەو هاوپەیمانیە تاکوسەر هەم بەردەوامی با هەم ئەگە بڕیشکا و بتوانن ساڵێک زەحمەتە بتوانن جارێک بۆ پێشەژمانجیشکە زەحمەت بتوانن تشکیلکەن تشکیلشکەنەوە تەمەنی ئەو حکومەتە ناتوانێت نیوەی قۆناغی پێشخۆی تێپەڕێت. بەڵێ کاوەتەیب مامۆستای زانکۆ هەروەها چاودێری سیاسی سوپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵ ئێمە سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت.